بسم الله الرحمن الرحيم زەلام هەبووە چوە بۆ ڕوقیە دەستدرێژی کراوەتە سەر بەڵێ هەر لەلایەن کەسانێکەوە خۆشیان بەڕاقی ناساندووە پێی وتووە جنەکە لە ڕەحم تابێ جیماعی لەگەڵ کەمینجە پێی وتووە لە سنگ تا ئەبێ بەدەم ئاوا بکەم ئەنجە پێی وتووە لە دواتەوە ئەبێ وا بکەم هەرێمی کوردستان ئەمە هەیە هەر لە سلێمانیە هەیە وایان کردووە لافرەت باوەشی پیا کردو بە سەعات بەری نایەوە تێتی هەتا لە باوەشی منابی جنەکەی زعاجە بێ کەی زعاجش بوو ئەڕوا ینی بووە زۆر کارەساتە تۆ ئافرەتێکی گەنج بنێریتە لای کەسێ ڕێی بێ بڕوا بە ناوی ڕوقیەوە کاکە تۆ ئەگەر ئەم پیاوە سەحابەش بێ بۆی نییە بە تەنیا لەگەڵ ئافرەتێکا بێ لەژوور سابەت بۆ هەنگوێن و ڕۆشکە و چی و چی و چی بە ئاو دەبێ ئاو 75,000 100,000 والأنعام خلقها لكم فيها دفء کەوت دۆزراوەتەوە سیحر لە ناودەمی سیحرێکی زۆر ئەوە لە مردووەکە ئەکرێ خۆت چی جاری وایە لە کەسکاری مردووەکە ئەکرێ لە مردووەکە خۆی ناکرێت لە مردوو ئەکرێ سحر لە مردوو ناکرێت لە کەسکاری مردووەکە ئەکرێ و ئەخرێتە ناودەمی مردووەکە ئەوە هەر هەمووی بۆ ئەوەیە تۆ وازانی ئەم قورئان لێیە و شێخە و پاکە و پیاوی چاکە واژ نییە ئەم ساحیرە یەک ناوی قەرینەکەی یاخود کۆدی قەرینەکەی وەرئەگرێت ساحیرەکە ژنۆکەیشیدا ئەم ژنۆکەی دەسەڵاتی وەسە قەرینی کەسەکە هەیە ئەو کاتە ئەم کەسێ چێتە لای ساحیرە کە مادەم کۆدەکەی وەرگرتووی قەرینەکەی هەر شتێ بکە لە نهێنی ئەو شتانی کە زاهیرن وەکو قسەکردن وەکو چی ئەخوات چی ئەکات چی ئەکات لەو کاتە ئەمانە ئەم قەرینە ڕاستەخۆی نێرێ بۆ ژنۆکەکە لەماوە دکتۆرێک پەیوەندی بە منەوە کرد وتی مامۆسا سحرم لێ کراوە لەم ژنی عاشقە وتم بەڵگە و چییە تی لەشم هەمووی سوور بۆتەوە دکتۆر بوو ینی دکتۆرێ هەر ئافرەتە خۆی دکتۆرەیە لكم منه شراب ومنه شجر فيه تسئمون شتی وا هەیە جۆرێک دوعای وا هەیە یاخود جۆرە سحرێکی وا هەیە کەسێک لە بەرچاوی کەسێ بخە زۆرجار باس دەوا کرێت کە دانانی وێنە ژیانی تایبەتی خێزانی بۆتە ئامرازێک ئەم سۆشیال میدیایە بۆ ساحیرەکان وانی کە سحرەکەن کە لە ڕێگەی سۆشیال میدیاکانەوە ئەو وێنانی کە دائەنرێت. سڵاوتان لێبێت. لە ئێستادا لە هەرێمی کوردستان دیاردەیەکی نامە و نایاسایی و ناشەرعی سەری هەڵدا و ڕۆژانەش لە زیادبووندایە ئەویش سحر و جادووە. کارەکە گەشتۆتە ئاستێکی ئێستا لە هەرێمی کوردستانەوە خەڵک دەچێتە وڵاتی تورکیا و لەوێ فێری سحر و جادوو دەوێت و دێتەوە لە هەرێمی کوردستان ماڵی خەڵکی پێ وێران دەکات. من دەپرسم ئاخۆ سحر بوونی هەیە یاخود نا؟ ساحر چۆن دەتوانێت کاریگەری بکاتە سەر ئەو کەسێک کە دەچێت ئیستیعانی پێکات و داوای هاوکاری لێکات؟ ئاخۆ جن و قەرین چین و چ پەیوەندێکیان بە سحرەوە هەیە؟ ئاخۆ تەکنەلۆژیا لە ئێستادا بۆتە چ ئامڕازێکی مەترسیدار بۆ ئەنجامدانی سحر؟ من ئەم پرسیارانە و کۆمەڵک پرسیاری دیکە لە میوانەکەم دەکەم و هەوڵ دەدەم وەڵامی دروستیش بۆ پرسیارەکانم وەربگرمەوە. ئامۆستا سڵاو لێبێت و سوپاس دووبارە بۆم دەرفەتەی کە بەیبەت بەخشی. خێر بێنێ خۆ. زۆر سپاس. مامۆستا لە ئێستادا ئەبیستین و ئەبینی و ناوبەناوی شێزە ئەمنیەکان گروپ و تاقم و دەستە دەستگیرەکان لەسەر سحر و جادوو ئەژبینین کۆمەڵ کەسانێک بە ناوی شێخ و مامۆستای ئاینی و کەسانی پیرۆز و بە ناوی نوشتە و جادو و خەڵک فری ئۆدەن و فێڵ لە خەڵکەکەن. جام پرسیارەکەم ئەوەیە لە دینی ئیسلامە شتێک هەیە بە ناوی سحرەوە سحر بوونی هەیە یاخودنا؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الصلاة والسلام على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. الإسلام سحر هيا و چاو پیسی هەیە و مەسی شەیطانیش هەیە. ئەمانە هەمووی ئاەتی لەسەرە حادیثی لەسەرە. ئینسان ڕوبەڕووی سێ جۆر نەخۆشیە بێتەوە. نەخۆشیەک ڕۆکاتە جەستەی ئەندامەکانی ناوەی یاخود دەرەوەی کە ئەوە زانستی پزیشکی هەیە و چارەسەریەکە. نەخۆشیەک هەیە ڕۆکاتە عەقڵی بیر و هۆش و زاکیرەی. ئەوەش بە هەمان شێوە طبی نەفسیمان هەیە بەهۆی دەرهاویشتەکانی ئەو نەخۆشیەوە مامەڵەی لەگەڵەکە و تا ڕادەیەک چارەسەریەکە یاخود ناکرێت. نەخۆشیەکی کەمانەیە ڕۆحیە ئەوش خۆی لەمانەیە بینێتەوە. سحر و جادو مامەڵەی بە کوردی پێوترێ جادو یاخود مەسی شەیطانی یاخود چاوپیسی. ئەمانە ئەم نەخۆشیە ڕۆحیانە مەسایلێکی غەیبن چونکە ڕۆح خۆی غەیبە. ئەگەر بتەوێت چارەسەری بکەیت و ئەگەر بتەوێت
لێ کۆڵینەوەی لێ بکەیت و مامەڵی لەگەڵا بکەی ئیلا ئەبێ بگەڕێتەوە بۆ عالم الغیب کە الله سبحانه وتعالى يعني چ بتێ باسیکەی ئەبێ بگەڕێتەوە لە ئاەتەکانی قورئانە باسیکەی لە حەدیثەکانی رسول الله چ بتێ مامەڵی لەگەڵەکەیت و چارەسەری کێ بێ بگەڕێتەوە دیسان بۆ ئاەتەکان و ئەحادیثەکان و الله سبحانه وتعالى خۆی ئاماژەی بۆ داوە كافرمي وننزل من القرآن ما هو شفاء ورحمة للمؤمنين ولا يزيد الظالمين إلا خسارة إما لم قرآن شفاء دا بزينين رحمة دا بزينين بو إيمان داران كواتا طواي قرآن شفاء تيايا هرچانا هندق لزانانا فرمون أو شفاء لويا ما بستي شفاء درونية شفاء روحية زيادة بلام زوري كتل لزانانا من كوراي راجحة أفرمون ما بستي شفاء تنانا دبابلين جستيشا هندا مكاني جستو و پەیوەستیشە بە ناوەی ئینسان و بە ڕۆحی ئینسان و دەرونی ئینسانەوە وێ بەڵێ ئەمانە حەقیقەتیان هەیە بەس کێشەکە ئەوەیە چۆن ناسیێنراوە لە ناو خەڵکە چونکە هەر شتێک حەقیقەتەکەی لە خەڵکی بشاریتەوە دەتوانی لەوێ تەلاعوب بکەی بە مەشاعری خەڵکی بە دینی خەڵکی بە ئەخلاقی خەڵکی بە ماڵی خەڵکی وەلەو تەلاعوبەشە خۆ ئیسفادە بکەی ئێمە کێشەکەمان ئەوەیە ئایا سحر چییە؟ ساحر کێیە؟ وەڕاقی کێیە؟ وە چارەسەری سحر چییە؟ وە کێیە سحرەکە ئاگا وە حکمی چییە لە ئیسلام؟ هەشەکەواتە ساحر چییە و سحر چییە؟ جیاوازیان چی لەگەڵ ئەو کەسانی کە نوشتە ئەکەن و ئەوانی کە ڕوقیە ئەخوێن و هەندێک کەسی ئێستا بەناوی ڕوقی خوێندنەوە هەمان کاری ساحیرەکەن لە هەرێمی کوردستانیشە بوونیان هەیە. سحر لە زمانەوانیە بڵێن لە لوغەی عەرەبیە تقریبا لە خەفاءەوە هاتووە شتێکی نهێنی و هەندێکی ترە فەرموون بریتە لە با بڵێن گۆڕینی شتێک لە حەقیقەتەوە بۆ خەیال هەندێکی تر وا فەرموون بەڵام کە لە قورئانە باس کراوە سحر چییە؟ سحر تیلاوەی شەیطانە واتبعوا ما تتلو الشياطين تلاوەی شەیاطینە بەسەر هەندێک لە ئینسانەکانەوە ئەوانەی کە ئیتیباعیانەکەن ئیتیباعی تیلاوەکەی ئەوانەکەن و لەوە سحریەتە بوون جا ئەم سحرە کە بۆ شێوە ئینسانەکان پەیوەندیەکەن بە شەیاطینەکانەوە ئەنجامیەدەن شەیاطینەکانی ئیسفادەی ئەوان لێەکەن کە ئەوان تووشی کوفر و شیرکەکەن ساحیرەکانیش ئیسفادە لەوانەکەن کە لە دنیایە و خەڵکە بۆ خۆیان ئەخۆن و بێ ئێمەوەمان لەبیر نەچێ کە شەیاطین تاکە شت بیەوێ بەسەر ئینسانیا بهێنێ چییە؟ گومڕاکردنیەتی کافرکردنیەتی لاڕێکردنیەتی بۆیە ئاساییە ئامادەیە پەیوەندی بکە بە ئینسانێکەوە بۆی تووشی کوفری بکە بیخاتە جەهەنەمەوە خۆی گەورەکەیان بەڵێن یا لە غوێنەهم ئەجمعین من هەمویان گومڕاکەم هەمویان لاڕێکم هەمویان بۆ رەو جەهەنەم لا یحتەنیکەن ذورریەتەهum إلا قەلیلا ئەوانە نەبێ کە ڕزگاریانە بێ بۆیە لەو ڕوانگەیەوە بێ زۆر تەبیعی بێ بەلامانەوە کە شەیاطین بتوان پەیوەندی بکەن بە ساحیرەکانەوە دابەزنە سەریان ئیشیان بۆ بکەن و لە مقابلیشان شتانێکیان پێ بدەن ألم ترى أن أرسلنا الشياطين على الكافرين تؤزهم أزا الله سبحانه وتعالى فرمي ما الشيطان كان دار وزين سر كافر كان حتى وكل جولان بيبكنوا هاري كاري يكتريب كان لا تكترا فرمي يوحي بعضهم إلى بعض زخرف القول غرورا يعني تان عنده توان بيوندي بيكوب كان وحي نيجا بو يكتريب كان وقصل قال يكتريب كان أما بابلين أجر بروينوب وحقيقة السحر أو حقيقة السحر أم سحرة جوري زورة هيتي تخيلية أشياء حقيقية عندك لزانا أنا فرم بس تخيليها لبرأها تكي سورة طه كباسي موسى عليه السلام لبرامبر ساحرة كان فرمي يخيل إليه من سحرهم أنها تسعى حبال عصي أوانا فرمي وكو خيال وانزاني مارا بس قول حقتها نبو بمار يعني رأها تكوى على كواتا اشتكى تخيلية بلام أم تخيلية هي طواو لا تيجي ترى الله سبحانه وتعالى فرمي واسترهبوهم وجاءوا بسحر عظيم فرمي خلق كان ترسان حتى فأوجس في نفسه خيفة موسى عليه السلام ترسيك وتضليه قلنا لا تخف إنك أنت الأعلى وجاءوا بسحر عظيم يعني سحر هي حقيقي يعني أنا ويا رأي راجحة ويا بلى تخيلي هي وحقيقي هي وكاريجريج لسر إنسان بجيه له بلام كاريجري كيف بإذن الله بني نابه الله سبحانه وتعالى فرمي وما هم بضارين به من أحد إلا بإذن الله ناتوان بإذن كوني الله إذن شرعينا الله لشرع سحر حرام كردوه
وبكفر ناو بردو لما آياتاك خين معناه بلام لإذن كونية كإذن دعوة كفر هبه إذن دعوة سحر هبه بلام بخلق دو ما يكيد الخلق شيكا وخوي كفر سحرك على بجاره لو إذن شانات وانا زرر بجانه بإذن الله نبه وهل وشان نوي هم سحرك وبطال كدنا شيء الله سبحانه وتعالى خصيت ياسوي خوي بإذنك إنسان لك ترسيك فرمي ما جئتم به السحر إن الله سيبذله أوي كهر ساحر جنجامي دا هي وتري سحر الله سبحانه وتعالى بطال يكاده حاليا وشانته إن الله لا يصلح عمل المفسدين الله سبحانه وتعالى كاري أو مفسدانك ساحر كان على سر زور باش دواتر باسي واكن شلون سحر خو بوشين وشلون كسك السحر اللي كرا شارع سري خوي بكات والله ما برسيارك من أو ما ترسي شيء كاتك كسك شيء استعانة بساحرك بول ملا أفرتك كسك بياوك شت لا ساحرك يا شيء هي أم ساحرة شو ما ترسيك وسرجاني أم كسر دروزكات كاتك استعاني بيك والله إن شاء الله هر ما ترسيك لسرجاني و ترسيكية كمين جاريك سر راسه خول ضل يده لا دين يده شلون أول وسيلة كواكات رسول الله صلى الله عليه وسلم فرمي من أتى كاهنا أو عرافا فصدقه بما يقول فقد كفر بما أنزل على محمد ويبشيب ولا يفالشيك وساحريك وباوري بيبكا لو اشتاني كايليه أو كافر بو بويك بو رسول الله صلى الله عليه وسلم دام مزيو أفرمي ليس منا من سحر يا سحر له لا إيمان يوكسي سحرك أو شي سحري بوكله يعني الذين كمان تدروا وأو أتجه فرمي ولكن الشياطين كفروا يعلمون الناس السحر الشيطان كان كافر بن لجن ولا إنسان بهوي شيء خلق كان فيري سحرك ولقد علموا لمن اشتراه ما له في الآخرة من خلاق أو كسيك أو سحر ورقري وأنجام يدا لروجي كامته هيج بشيكي لبهش ثانية راسه قبنا جهنم مروه ورسول الله صلى الله عليه وسلم لفرم ديكترا فرمي اجتنبوا السبع الموبقات الإشراك بالله والسحر خوتان بارزن لحود دانا تاوان كيتر إنسان لناوبة يكم ينشي شرك وسحرة دعا فرمي قتل يعني سحر لقتلش خلاب ترى أم خلقات شيكا وزور سحري جاي قتلي لي الرؤى يعني زور آفرد هب والسحري ليك را خوي سوتان دو مردو زور آفرد زور إنسان هب والسحري ليك را ورقرا مردو زور إنسانية سحري ليك را جنوبيا وبيا بشريان بو بشريان يكتريان عزيز دا كتريان كشتو جاري وبناملكان يكتريان كشتو كامل زور بي خلق وازان شتيكي اسايه بلام براسي لسر ديني شو لسر دنيا عشان خطره وزور افردي جاي كان شي ولا ساحر ساحرك يعني هل يخلط يعني بيله السحر بيلا بياتا بكري وبيلا مياتا بكري وكاوا وابزانم هندي جيران واعترافي شي عن كردو بيشان جدراو بفيدو بهمشت يعني تو صوره زين تو افرتي كي تشتلام ساحره ام ساحره لدو حالتي برناك يا مالي تويبه يا لشي تويبه أو هیچ دینەکەتی بردووە هەر ڕۆشتووە بەوەی کە چووی بۆ لای بەڵام لە دوای ئەوە ئیتر ماڵی توێ بڵین جەستی توێ ئەگەر گەنج بیت و بە کەڵک بێ و جەستەش لێ با بەخوا ئەگەر بێت و ئەوە بە کەڵکیش نەیت و گەنج نەبی و ماڵەکەت هەر لێ با چونکە سیحر پارێکی زۆری تێچێ و ساحرانە درۆژەکەنەوە ئەڵێن ئێمە خادیمێکمانەیە ئەم سیحرە ناکە هەتا وەکو ئەوەندە پارە وەرنەگرین و بۆی سەرف نەکەین جاری وایە حەدیثیشی بۆ هێنێتەوە ئەڵێ تۆ ئێستا ئەو کێشەیە نییە ئەڵێ با ئەڵێ کێشەیە بە سەدەقە چارەسەرە بێ من خادمێکم هەیە سەدەقەکەی پێدەم ئەیگەێنێتە جێی خۆی و کێشەکەی تۆ چاگا بێنەوە پارەم بەرێ وەکو سەدەقە ئەڵێ بۆ منیش نییە بۆ ئەوە من هیچم دەست ناکەم لێرە یعنی کە بە چاکە بەسەریشەوە ئەمە لە کاتێکا دینیشی داناوە سیرەکەی ئەخلاقیشی داناوە سیرەکەی ڕەوشتیش داهێنێت لەو بابەتەیە بۆیە بەداخەوە خەڵک گوێ نایە بۆ بەڕاستی ئێمە ئەبینین دەرگای ساحیرەکان قەرەباڵغە بە تایبەت ئافرەتانیش ڕوویان تێکەن و زۆر زۆریشن لە ڕاددە بەدەرن یعنی وەکو خۆ داماژت پێدا ئەچن لە تورکیا لە ئێران دەوراتە بینن دوای دێنەوە کارەکەن و زۆر بە طەبیعی ینی لە تۆڕە کۆمەڵایەتیەکانی هەروەکو خۆ داماژت پێدا ڕیکلام بۆ خۆیانەکەن و خەڵکێکی زۆر پەیوەندیان پێواکە هەیەنە لەوانەیە پەیجەکەی بە ناویەوە دانە نابێکە سیحرەکە جادووەکە ناوی ناوە چارەسەری ڕۆحانی ناوی ناوە خەولێک دانەوە یعنی بە ناوی خەولێک دانەوە ئیتر لەو ڕێگەیەوە خەڵکێکی زۆریان لە خشتە کاتێکە باسی سیحرەکرێن ئەو کەسانی کە لە سیحر شارەزان کە بە دوای ئەو بابەتەیە چون باسی قەرینەکەن بەڵام کاتێک ئەچێتە لای ساحیرێک ئەم ساحیرە یەت ناوی قەرینەکەی یاخود کۆدی قەرینەکەی وەرئەگرێت ساحیرەکە ژنۆکەیشی لە ئەم ژنۆکەی دەسەڵاتی وەسە قەرینی کەسەکە هەیە ئەو کاتە ئەم کەسێک چێتە لای ساحیرە کە مادەم کۆدەکەی وەرگرتووی قەرینەکەی هەر شتێ بکە لە نهێنی ئەو شتانی کە زاهیرن وەکو قسەکردن وەکو چی ئەخوات چی ئەکات چی ئەکات لەو کاتە ئەمانە
ئەم قەرینە ڕاستەخۆی نێرێ بۆ جنۆکەکە ئەو کاتە هەموو کۆنتترۆلی ئەم کەسا دەژێت دەستی ساحیرەکەەوە ئەتوانێت بە شۆنی بێ ئاراستی بکات شوێنی بێ بەکاری بهێنە ئەم بابەتە شۆنشتیوە هەیە قرين حقيقته هي القرآن ومن يعش عن ذكر الرحمن نقيض له شيطانا فهو له قرين وإنهم ليصدونهم عن سبيل الله عن ذكر الله فرمي هركسي الدور بكيبتوا لذكر الله بشكات دين فرمانا كان جيب جينك قدخ كان بشكين أنجام بدا أو قرين شيطانك يظالم بسريع تياتي وأويش إشي شيء لا دانيتي لسر رأيك حقك الله سبحانه وتعالى بوجه ترقم رعابه ولا تكترى الله سبحانه وتعالى فرمي وقال قرينه هذا ما لدي عتيد القيا تاكو تايات كاني سورة قاف وآتش ديسان باسي قرينك وجاءت كل نفس معها سائق وشهيد ألا سائقك قرينك شهيدك ملائكك ورسول الله صلى الله عليه وسلم فرمي ما منكم إلا وله قرينان هل يكلا إلا دو قرينين قرين يأمره بالخير ويحضه عليه قرين كان فرماني بيكابة شاكو هان يدال سري وقرين يأمره بالشر ويحضه عليه قرين كتريان كشيطانك فرماني بيكابة خرابة وهان يدا وخرابة جنجان بدا جايتر توبو وياني كبقسيكي كبقسي قرين خرابة كتكري تربو الدور دا أو هولا كونترولك أبو خوي ككنترولي شي كردي شياطين ترنزيك بيت ولد ككنترولي كردي ومعصية زور انجام دا شياطين لإنسان عاصي كوبنو قل هل أنبئكم على من تنزل الشياطين تنزلوا على كل أفاك أثيم إنسان كبرو خراب الروي وبويا أثيم وبويا أفاك يتر شياطين دا بارين لشوار دوري بشوار دوري غابن بلام كبقسي ملايكة كي كرد شاكا كاني أنجام دا أو اخت ملايكة دا عوزين كملايكة حضوري هبو شياطين الروح شياطين نام يعني بو إنسان أقر شاكا بكا أو قريني بو خوي لا وازبه هي شيطانك وده صلاتي بسري أنا بي أقر خرابش بكا وبقوتيك بهزيك يعني اشتكى بدس خويتي يعني لروج قيامتي شاو قرينا الله ما أطغيته ربنا ما أطغيته ولكن كان في ضلال بعيد من ده صلاة من أبو بسري شو شياطين زور لا وازا زور به هذا ما قال خو هيزو ده صلاتي بيته إنه ليس له سلطان على الذين آمنوا وعلى ربهم يتوكلون إنما سلطانه على الذين يتولونه والذين هم به مشركون آياتي الله فرمي الشيطان كان ده صلاتي يعني بسر كسكا كإيمان دار وتوكلي بالله هي إذا صلاتي بسر كيا هي أو يتولونه بقسيك لقال لي أروى يرى لي أكا وبشتي بي أبستي لغير الله بشتي بي أبستي يعني كاب الشريك بو الله لزور شتاب بخوي جام قرينا بابلين أجر بيتو تو خوتي بيت أدباب الشياطين كان أو آيات كانوا أحاديث كانوا على الحديث كتير كلا سنة كان هاتوا رسول الله صلى الله عليه وسلم فرمي همو إنسانيك لنا وضليا دول ما هي يعني هي شيطاني كان هي ملكك فرمي تر ملائكك ما دي خيره شيطانك ما دي شر أو خوي يقلايك أتوا بويك كان خوي بشرك يأخذ بخيرك أم قرينة أتوان بيوان دي بيو بكري أما شتيكي غيبة أما هيتشي لسرنا هاتوا هيتشتيكي لسرنا هاتوا بلام هندي قالين أتوان بيوان دي بيو بكري شو قال شياطين بتوان بيوان دي بإنسان وبكن لريكي ويكن هلا ريو قرينه شو قاعد تقافل من يوحي بعضهم إلى بعض زخرف القول غرورا كما طالب بيوان دي أكري بلام بيس بواكا كأم قرينة معلومات بنيري ياخد جن خوي وشتانا زانية جن خوي وشتانا زانية أكثر بس جن هي 1000 صالجي هي 500 صالجي معلوماتي لسر باوك ودايك وبابيري تو بابيري قورش لله هر جيناتك تهمي الزاني يتر شياطين آوان الله سبحانه وتعالى وقدرتي بيداون بيتواني يعني بأوش بقرينكش أو ساحرش دوارقري بلام تو چون أتواني رزقاري بي لها مو شياطين كان بقرينكي خوش توا بوي بقسي قرينك نكي وفرماني الله جب جاكي قد غكاني شي يشكين بسي ذكر أوراد كان بكدواتي إن شاء الله لشهر سرجنا ما مصاب زور جار ببینیم که بەتایبەتی لەسەر گۆڕستانەکان کۆمەڵێک کشتی نامۆ ئەبینرێک و نووسرا و یاخود پارچە ئێسقانێکە یاخود بووکەڵەیەکە چەندین دەرزی پیاکرا و لەسەری نووسرا و ئاماژەی سەردەنرا و لە گۆڕستانەکان ئەشادرێنەوە ئەمانە چه جۆرە سحرێکن ئەمانە مەترسیەکانن چی ئاخۆ ڕاست ئەوترێت سحری ڕەشەیە و کاریگەری هەیە لەسەر ئینسانەکە تاوەکو باسی ئەوەی کە کەسەکە ئەکوژێت سحر ئەوەی کە ئەکرێن یاخود ئەڕضیە ئەنێژرێ ناشنەکەش بە دوو جۆرە
یا لە ئاژەڵێکی مردارەوە بووە یا لە بەشێک لە ئاژەڵێکی مردارەوە بوو یاخود لە پەیکەری ئاژەڵێکە و یاخود لە ئینسانێکە کە مردوو ئەخرێتە دەمیەوە و لە شەی مردووکەوە ناو دەمیە کە دۆزراوەتەوە سیحر لە ناو دەمی و سیحرێکی زۆر ئەو لە مردووکە ئەکرێ یاخود چی جاری وایە لە کەسکاری مردووکە ئەکرێ لە مردووک خۆی ناکرێت لە مردوو ئەکرێ سیحر لە مردوو ناکرێت لە کەسکاری مردووکە ئەکرێ و ئەخرێتە ناو دەمی مردووکەوە بۆی جوان وابەستنەوەن ڕەبتنەوەی ئەون کاریگەری چاچیە بە لەسەریان بەحسابی خۆیانی تر خۆش بەدەست الله سبحانه وتعالى ئەمە سیحری ئەرضی کە بۆ شێوە ئەخرێتە زەویەوە سیحری ترمانەیە پێدرێت سیحری هەوایی کە ئەمە لەوانەیە زۆر جار تۆ کۆترێکت دی بێ شتێکی نامۆ بە قاچیەوە بێ گوێ پێ نایابێ بڵین هەڵۆیەکت دیوە حاجی لەقلەقێکت دیوە کۆمەڵێ مور و کۆمەڵێک پەڕۆشت پێشراوە لە باڵی لە قاچی هەر گوێ پێ نایابێ ئەوە سیحری هەواییە سیحرمان هەیە پێوترێ مائی خرێتە دەریاوە ئەخرێتە ناو بەحرەوە سەلانێ دوکان لێ بێ لەوانەیە هەر چەم و ڕووبارێک بگری لێ بێ سیحرمان هەیە پێوترێ سیحری مەکول دەرخوارد دەدرێ لە ڕێی خواردنیە خواردنەوە سیحریشمانەیە پێوترێ سیحری مەشموم کاڵم هەمانەیە مە نیمانە بە زەوانی کە خەڵکێکە لە ڕێی بۆنەوە بۆنێکە داتێ تۆ لە خۆتی یاخود دیێتە ماڵەکەت و بۆنەکە بڵاوەکاتەوە هەڵی ئەمژی و دەقێوتەوە سیحری ژەیە سیحری مەڕشوشە ئەوە گیراوەیە و ئەڕێژرێ بەسەر شوێنەکانە سیحری ژەیە سیحری مەکتوبە نووسراوە وەکو نوشتە ئەم حەوت جۆرە سیحرە هەیە هەر حوتی لە کوردستان ئەمە دیوانە ئەکرێت لێ هەر حوتی ئەکرێ و هاتوتە بەردەستمان و هەنێکیمان هەڵۆشانەوەی کە زانی بێتمان و توانی بێتمان و توشمانە دەستکاری ناکەین هەندێکی کە نایزانین تەبەنەوە ڕوقیە نییە و هەڵۆشانەوەی سیحر هەموو کەسێکیش خۆی توانێ بیکە طريقي سحر هالوشانوش رسول الله صلى الله عليه وسلم فيري كلين لصحيح بخاري ومسلم حديث يكمانه كاللبيدي كري عصم لريك شكاني وسحر كان رسول الله صلى الله عليه وسلم شكاني وكو خزمة بلا عائشة خاتون هتا وكو شانيكي رسول الله عندسك دوات لقل قجي جودريجو لقل هناك بابلين لرواياتها هات وقجي رسول الله خوشي صلى الله عليه وسلم بني كتابتي خوان بيان زقري كويا كانوا ايخنا بني دار خرماك هەڵیان کۆڵی و خەناو بیری ئاڕوونەوەیە بیری ذی ئەڕوانە ئەوەش پێوترێ ئەوەی رسول الله صلى الله عليه وسلم هەندێشتی دنیایی لی تێگەچێ عائشة خاتون فەرمێ كان يظن أنه فعل شيئا ولم يفعله بۆ نمونە وازانی نانی خواردن نانیشی نەخواردن بەڵێ وازانی بۆ نمونە دەزنی ژینێ دەزنیشی هەبوو وازانی چۆ بۆ ماڵی فڵان نەشوو بوو ئەبەو شێوە ئەفەرمێ فرموي بيم يا عائشة قمت الليلة فدعوت الله ودعوت عائشة خاتون أمشوا هستاهم دعام كردو بارا ومتولى الله سبحانه وتعالى حتى أفتاني ربي حتى الله سبحانه وتعالى والله مدامه والله ما كتشيب وفرمي جاءني ملكان جبريل وميكائيل ديان بولاي فرمي قال أحدهما إن هذا الرجل مطبوب كانوا تي أمبياوة مطبوب طب لا زماني عربي يعني مسحور سحري لك قال الآخر ومن طبه كي سحري لك قال لبيد ابن أعصم كلبيد خوي أصلي عرب بو بلان بو بيهودي يعني يهودي نبو لابن الله شاء عبري به عرب وتي لبيد كري أعصم سحري لك قال فيما طبه قال في جذع نخلة في بيري آرون يعني ذي أروان لا بندار خرمايا كاك هالكوراو لبيري آرون أويا رسول الله صلى الله عليه وسلم كخبر يبيته علي كري بطالبا يا لبيد وزيته أبزام سرتابونا دوزلته دواتر جبريل عليه السلام رين منيانا كابو دوزينه يدوزنو سحركات در أكن شون بطال يكنو قل أعوذ برب الفلق قل أعوذ برب الناس دا أبازيبو بطال كدنوي بهيسترين سحرك وتسبب نزول أو سورة أو حالة يبلا بهيسترين سحرك لا ولا ميجوي بشريته أو سحرة لا رسول الله كلا صلى الله عليه وسلم یان زەگرێ بەعقد کردویانە بۆ هەر گرەیەکی فەلەق و نازە خوێنێ و ئەیکاتەوە فەلەق و نازە خوێنێ و ئەیکاتەوە فەلەق و نازە خوێنێ و ئەیکاتەوە هەتا هەموو گرەکانەکاتەوە دواتر سێرەکان ڕەنگی ئاوی بیرەکە بۆ بەخەنە ڕەنگی گۆڕاوە دواتر ئەی با لە جێگایەکە ئەیکا بەژێر خۆڵەوە ئیتر ئەمە بەتاڵ بۆ تاو کەواتە بەهێزترین سحر بەچی بەتاڵ بۆ دوو سوورەتە أو دو سورتي عن زعات قريكان جان زقريب وسحر لو بهستريني عن زقريب
لەوە زیاتر بکەی هێزی هەروەکۆ یانزەیە لەوە زیاتر نییە هەر چەندێ بێتەوە دوو سوورەتە بەسەریا بخوێنە بەتاڵە بێتەوە زۆر ئاسانە هەر کەسێ نوشتەیە دۆزێتەوە جادوویە دۆزێتەوە شتێ دۆزێتەوە با طبیعی لە ماڵەوە بیخاتە ئاوە ئەگەر نووسراوە ئەگەر گرێ ئەو سوورەتانی بەسەرا بخوێنە دەستی پیا بێنێت تا نایهێڵە کە ئاسەواری نەهێش بی کا بەژێر خۆڵ لەوانی کە نووسراونەوە وەکو نوشتە وەکو جادو سێکی ئاەتی قورئان و هەڵوەشێنراوە تەرخۆی بە ئاەتی قورئان کراوە ئەو ئاەتانە جاری وا هەیە کە ئینووسن طبعا مەگەر هی ساحیر بێ ئیگنا هەندێک هەیە ئاەت وەکو ڕوقیە بەکارێنێ هەندێک هەیە ئاەت وەکو ڕوقیە بەکارێنێ ئەو ئاەتانە ئینووسن جاری وایە بەعکسەوە نووسیویان جاری وایە بە شتێکی پیس تێکەڵاویان کردو نووسیویانە جاری وایە لەسەر پەڕەیەکی پیس نووسیویانە بۆ نمونەوە پەڕەیە بن میزی پیاکەن دوایی هێنەوە کە وشکە بێتەوە جاتەکەی لەسەر نووسن ساحیرەکە ئەویان پێڵە بۆی سوکاتی بە ئاەتەکەکەن یان جاری وا هەیە ئەو کەسە بۆ خۆی کە تۆ ئەژڕۆی بۆ لای قورئان لێیە قورئان ئەخوێنێ بەس بە لەشگرانی خوێنێ باشە بینیمان لە هەرێمی کوردستان هەن لە بەرنامەکانی قورئانت بۆ لێیە ژێر فەرشەکەی هەمووی کردەوە پەڕی قورئان تۆ چتە سەری لەگەڵ ئەوە ئاگا لە خۆنیە ئەوە هەر هەمووی بۆ ئەوەیە تۆ جوازانی ئەم قورئان لێیە و شێخە و پاکە و پیاوی چاکە واژ نییە ساحیرە بۆی نابێ تۆ ئەو کە قورئانە بینی بڵێ تاوا ئەمە چاکە ئەمە سیحر نییە مەرج نییە بە تەماشاکەی ئەنجا جاری وا هەیە ئەو قورئانانە لە خانەی هەنووسێ خانەکان کۆدی تریتیایە بەو کۆدانە مەبەستی بە درۆخستنەوەی قورئانەکەی تۆ پێی نازانی ئەو لەگەڵ شەیطانەکەی خۆی و عەقدەی هەیە ئەوی شاکە ئەو بابەتەیە بەڵێ زۆر باشە مامۆستا لە هەرێمی کوردستان ئەوەی کە ئێوە بەرکەوتنتان لەگەڵ خەڵکە هەیە ئەم ڕێژەی سحر و جادو فرتوفێڵ بە ناوی ڕوقیە و بە ناوی نوشتە و دوعاوە لە چ ئاستێکە مەترسیەکەی لە چ ئاستێکە ئایا کێشەی دروست کردووە ئەن کەسی واتان هاتووەتە بەردەستکە مەترسی دار بێ سەربەز من ڕوقیە ناکەم نەشم کردو بە هەموو تەمەنم بەڵام ڕۆژ نییە دەیان کەس نێ بەردەوام دەنگەدەنگیشم لەگەڵ هەمویانە بێ بە وتار و دەرسیش هاوارم کردو من ڕاقینی و ڕوقیە ناکەم بەڵام خەڵک هەردێ و ئەوەندەی سەیرم کرده بێ جگە لەوەی کە ئێمە کۆمەڵە ساحیری زۆر هەیە بەڵێ ئەمی شاناکەن ئافاتەکە لەوەیە کۆمەڵی ڕاقی زۆریش هەیە دەردی ئەو خەڵکە سێجار زیادەکەن چوارجار زیادەکەن بە ناوی ڕوقیەوە کابرا سحری لێکراوە ئەچێتە لای ئەو بۆی چارەسەرکە ئەو ماڵیە خوا ئەو دایان پیسی لەگەڵەکە ئەو مەشغوڵیەکە بە خۆیەوە بە 3 ساڵ هاتوچۆی بکاتەوە بە 2 ساڵ هاتوچۆی بکاتەوە زەلام هەبووە چوە بۆ ڕوقیە دەستدرێژی کراوەتە سەر بەڵێ هەر لەلایەن کەسانێکەوە خۆشیان بەڕاقی ناساندووە پێی وتوە جنەکە لە ڕەحمتە ئەبێ جیماع لەگەڵ کەم ئەنجە پێی وتوە لە سنگتە ئەبێ بەدەم ئاوا بکەم ئەنجە پێی وتوە لە دواتەوە ئەبێ وا بکەم هەرێمی کوردستان ئەمە هەیە هەر لە سلێمانیە هەیە وایان کردووە لە ئافرەت باوەشی پیا کردو بە سەعات بەری نایەوە توێتی هەتا لە باوەشی منابی جنەکەی زعاجە بێ کە زعاجش بوو ئەڕوا تۆ ڕزگارە بێ ینی بووە زۆر کارەساتە تۆ ئافرەتێکی گەنج بنێریتە لای کەسی ڕێی بێ بڕوا بە ناوی ڕوقیەوە کاکە تۆ ئەگەر ئەم پیاوە سەحابەش بێ بۆی نییە بە تەنیا لەگەڵ ئافرەتێکا بێ لە ژوورێک ئەمە کابرا سیحرەکەی لێکراوە خۆی لە دەرد و بەڵاو ناڕەحەتیە ئەویش بە حساب بۆی ڕزگاریەکە ئەوەندەی تر یاخود پارەیەکی زۆر کەسابەت بە هەنگوێن و ڕەشکە و چی و چی و چی بە ئاو دەبێ ئەو 75,000 100,000 شتی وا هەیە لە ئیسلامە کەسیش نازانێ خوێندوێتی بەسەری یاخود نا شتیوا لە ئیسلامانیە کەسێک دابنیشێ بڵێ من ڕوقیە ئەکەم و شوێنە تایبەت بکە و بڵێ خەڵکی نەوەرن با ڕوقیەتان بۆ بکەم نە سەحاباوی کردووە تابعیەوەی کردووە تابعیەوەی کردو کێ پێمەڵێ سەحابەیە هەبوو اختصاصی ڕوقیەکردن بووە تابعیەک هەبوو اختصاصی ڕوقیەکردن بووە تابعیەک هەبوو اختصاصی ڕوقیە کەسێک پێویستی با ڕوقیە بە پێویست دەکات بچێت لای کەسێکی یا بە خۆی توانێ بیکە ئەمە ئەوەی من پێگەشتوم لە منهجی ئەو سێجیلەی سەرەتایە کە رسول الله صلی الله عليه وسلم بە باشترین خەڵک ناویانە با پێویستیان پێ نییە هەرچەندە رسول الله صلی الله عليه وسلم من استطاع أن ينفع أخاه فليفعل کێ توانێت سوود بە براکی بگەێنێ با بیگەێنێ کێشەمان نییە بەڵام تایبەت دانیشیت و دوکانێ بکەیتەوە و بینایە بکەیتەوە و مزگەوتێ بکەیتەوە و ناوی بنێ ڕوقیە و ژن لەم لا کۆمەڵێک کۆکەیتەوە پیاو لەو لا سەرە و بۆ بگرن و پارە بن و پاڵیان خەیت و بخوێنی و ئاویان سەر هەرێمی کوردستان دیاردێک ئەبینرێت و بەربڵاوی شتیوانیە لە سونەت و لە قورئان نییە باش کێ ئەڵێ بەڵگەم هەیە لەسەری بابی بابەتێکی تر بریتێ لە مەسی جنسی جن عفو جنی ئەو جنی عاشقی هەیە عاشق و ئازای باسی وەژەکەی وەڵا پێم خۆشە ئایا جن ئەچێتە لەشی ئینسانەوە بۆ جۆرەی کە ئێستا باس ئەکرێت و کاریگەریە بێ لە سەری بۆ نمونە ئەیبینین
کابرا بەسەر سەری نەخۆشیەکەوەی هاوارەکە وەرە دەرەوەڵە نایەمە دەرەوەتی مناقەشێکی تونە لە بینیان نەیتە ئەسووتێن و پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام 23 ساڵ پێغەمبەراتی کردووە کەسێکی وە هاتوۆتە بەردەستی ڕۆژە ڕۆژان جن بێنێتە دەرەوە لەشی کەسێکە ئەگەر هەبووە چۆن بووە ئەگەر نەبوو ئێستا ئەمەی چۆ پێیا بووە لەکوێ ئەم پسپۆڕانە دروست بوون کە جنۆکە لەشی خەڵک دەرەکەن جن علەما بوون بە دوو بەشەوە ئایا چێتە جسمی ئینسانەوە یاخود هەر لە دەرەوە کاریگەری لەسەر بەجێهێڵێن هەندێکیان لێن ئەچێ هەندێکیان لە دەرەوە کاریگەری لەسەر بەجێهێڵێ ئەوانیان لێن ئەچێ بەڵگەیان ئاياتە الذين يأكلون الربا لا يقومون إلا كما يقوم الذي يتخبطه الشيطان من المس أو كسشي كبوشي وهلسيتو بيلين مصروع توشي صرع مصروع يجو كسيك لجرد صلاتي خويا أنا معه كتور جرد صلاتي جنكوا ورسول الله صلى الله عليه وسلم إن الشيطان يجري من بني آدم مجرى الدم الشيطان تواني بني آدم على كان إنسان أبرو بنا أخيوني أبرو استش باس ما نكرك هل يكلمه خليني كيه كواتان بەپێی ئەم فەرمودانە و بەپێ و ئاەتەوەاتی تریشمانەیە کە لەسەر زاری ئەیوب عليه السلام فەرمێ إني مسني الشيطان بنصب وعذاب کە ئەم ئاەتانە لەسەر تەفسیرەکانی هەمووی خلافێ بەڵام یەک حەدیثمانەیە لە سونەنی ابن ماجەیە لە لای ئیمام ئەحمەدی جاتووە بەیهەقیش گێڕاوێتەوە حەدیثێکی صحیحە گەنجێکیان بۆ لای رسول الله صلى الله عليه وسلم بانگێک کاتە پێشەوە پێی ئەڵێ ئەمە ملبوسة يعني جنيتيان بيلا أخرج عدو الله إني رسول الله هر أوان دو شاكي جابي أكثر برا درو يدجمني الله من رسول الله أروات درو شاكي بي بويا زانا يعني معنا فرمون أقر بيته حالتش هبه جن شو بيتناول شي إنساني شو وبخويا شعر سر نكرابه كسيك بيه شعر سري كان لو دو ديارة زيادة ناله نقبل دي بيان بلا سحرك لك وياي وشون شاردوانته دي بيان بلا كيك دي جن دروزنا خوي لو انا بيه توي بي بلا سحرك لك وياي لقبري دايكتا بخل كانوا تو كيك دويتي باوكي خو كرديتي بابيره كرديتي لقبري نمتا كيك دويتي والله دشكات كرديتي كيك دويتي والله خسوت كرديتي ويبان البشر كيك دويتي بوكاكات كرديتي اوي جني جحر لو زور عجيب خوش باور امانه اقنجه وإما خوان بالتجربة يعني بيني ومانا هبوا تيايبوا كقرآن خين روا بسريان رشتو نما يتلو خو بوشي نما عين سيرك إن دكتوري نفسينا أمنا أو بو علاج نكراو بلان سيرك قرآن كي بسرا خيناوا رشتو يا حالي تيكشوا إيه أما يترشتيك بتشاو بيته بلان بوشي وي لي بي كيستو باسكر يتر سرگزشتي لقلا بجارته وقفتو كانوا دسكن بشر مناقشة أم بابتانا اشتوانية وأو جناني عادة نجدنا ولشي إنساني مسلمان ومسلمان نين كافر ودروزنيشن شو جني مسلمان وش تعناك جني مسلمان أو الله فرماني بيك بدو أشياء جي خوي وعيكاو حقيقة سينية ظلم لك زناك جسي كذا يناك بغي بسرانا أنجا أم تلبيسش كهيا آية دائمية آية كاتية يعني وانش هيا بلام بقشتي او انسانا توببك خوي تشاكا بيستي بيجنيا ليه رو اندرو زول باش بس جني عاشق كشتي وهي جني عاشق نص يغنيه لقران بلا جني عاشق نيه لفرمدا بلا جني عاشق لا صحابني لا تابعيني بلام علماء باستنباط لك وما دق لو انك رسول الله صلى الله عليه وسلم فرمي ستر ما بين عورات بني ادم واعين الجن قول بسم الله فرمي أويكا أبيتا بردلني وان شاوي جنا كانوا عورتي إنسان كان وتني بسم الله بيلا يترنات واني عورتي بيني زانا أنا لين ما دام عورتي بيني حزيل يا كعاشق يعني واعلى أمبا استنباطا ونية حديثي صحيح إلى سرني حتى قلنا لي عاشق يبه هويت يعني بمفهوم ولي عن قرتو حديثي كما أنا فرمير كسب شيتا سرقاو بلا اللهم إني أعوذ بك من الخبث والخبائث وبحارزنا وبلا نيرينو ميني شيطانك أما أنا ما نهي بلام أوش أويت يعني بلا عاشق يبيو أو بابتانا أو جويت يعني بس لصحيح مسلمة حديثي كش معناه فرمي أجر إنسان لقال خزانك يا كاتب جماعة كابله بسم الله شيطان دورك يتولي بحارزنا وبلا شيطان أجر نالي شيطان لقال يعني به أوش هرنا يعني عاشق يعني به وشتيكي لو بابتاني يعني
ولا سردمي صحابة وتابعي وتابعي كان شاء وانا هاتوه جاري اصلا لسر تحديد كردني جوري نخوشي كشي قسها يعني بلاي مسا بلاي تلبيسه بلاي تشاوبيسيه امام مالك قال اوي وابكا بدايه كردو دروكا امام احمد قال درو اشتوانيه عندك رزانه انا اتوان ديالي بكره علين رسول الله ديالي كردو او انا لانه تهبد برسول الله صلى الله عليه وسلم يعني الجواب هي قصه هي زول لسر بابا انا اما مساله جني عاشقه عندي علاماته هن كان بعلامات جني عاشقه ولا لا شي شين بوته ولا شي سور بوته لما دكتوريك عندي بمنو كرت وتي ما مصا سحر مليك لا ولا جني عاشقه وتم بالقوتيه تي لاش مهم يسور بوته دكتور بو يعني دكتوره هذا افرت اخوي دكتوره وتم كيش سور بوته شلون سور بوته وتي والله سور بوته وتم يعرض شي خواردو يعني الدكتور بو شي خواردو وتم والله تو خو دكتوري وتم شلون ببار بوشتانه وتم من وكو خوم تماته وبتاته وبياز بتيكاليب خوم لاش مسوره بيته وايليه وتي بخوا تيقشتم ازانم شي مخواردو يعني دي بيج من نازم بكيوتو بيانجني عاشقه طواو توتياج والله حساسيتها بخواردني هكا طواو يجي زور كز هي او هي حساسيتي بخواردني هكا يا شو خوي اقاي لخويني اشتكي رق لجير جيغاك يعني دوشكي لولبو اي امانه ام مسؤول كي لسريه منيتو بيستكشي نبيتو بياني هلا سيدول دسيلي وشانو بشتي شي نبيتو ولا دسيلي وشانو مش عندك وين باشا ما مسايشك لو گرفتانی کە الهریم کوردستان هەیە زیاتر کە هاوڵاتیان پەنای بۆ بە مەتایبەتی ئافرەتان بریتە لە بابەتی پەیوەندی نێوان هاوسەران بۆ نمونەڵێ هاوسەرەکەم دڵی لەسەر من نەماوە تااقەتی لە من نەماوە حەزی لە من نەماوە منی لە بەرچاو کەوتووە زیاتر ئەو کەیسانی کە لە دەستگا ئەمنیەکانیش ئەو بابەتانن کە زیاتر ئافرەتی پەنابەتە بەر ساحیرە یاخود بەناو شێخ و مەلا مامۆستاک ئەوانەیە کە ئەوێ لە بەرچاوی مێردەکەی شیرین بێت شتی وا هەیە جۆرێک دوعای وا هەیە یاخود جۆرە سحرێکی وا هەیە کەسێک لە بەرچاوی کەسێ بخە خوي خدي سحر دو جوري هي صرفي هي وعطفي هي او رونا وسحر ماجيك كوني هي او سا لسدمي فرعون كان همو مال ساحر كتاب همو قرك ساحر كي قوري هم ساحر قاعد همو شاركيش قوري هم ساحر قاعد بوه لكم مؤسسه بوه يعني خلق به سحر نجا او سا والله مثل ابو لدواء هاتني موسى عليه السلام ودور دكم كلا لدواء رسول الله صلى الله عليه وسلم بنبر كلا واستشكى بيش هاتني دجاله دس بيه كانت وزوره به سحري صرف شيء تو صرفك لجنكت لا خشكت لا براد لا دايكت لا كسكر لا ايشكت لا كسابتكت لا رفيقه كانت صرفك على خو صرفك على خواردن صرفك على او صرف يعني دور دخاته ولي اطفي شيء وابستي افرتك وابستي جنكتك وابستي دايكو بابتك وابستي خشكبراتك وابستي رفيقك وابستي غازينوتك وابستي ايشك وابستي كسابتك وابستي مهنيك خويندنيك او بستي توبو او دو جوريه وهربو دو جورجك و اميك افرت اروا ايكا اما يا بياو روايكا شكون بياو جي روايكا اما فشل هنانيتي لا گرتنەبەری ڕێکارە ئاساییەکانی نێوان ژن و مێرد بۆ ڕاکێشانی دڵی ژنەکەی یاخود بۆ ڕاکێشانی دڵی مێردەکەی ئەنجا ئەڕوا بۆ ڕێگایە بەدەستی بێنێ ئەو کارەسات ئێمە بووە بەس ببوایەتەوە بە سوکنا بۆ مێردەکەی کە الله سبحانه وتعالى بە ئافرەتە فەرمێت تۆ ئیشی چییە لە بەرامبەر مێردەکەتا وەزیفەت چییە لە ماڵەکەتا لیەسکونە ئیلەیها لە ڕووی مادی و معنەویەوە هێوری کەرەوە تەواو سيركي أم آفرة اللواء فشلي هنا أنجا أروى بابتي تر 20 ساڵە لەگەڵ مێردەکەی 10 ساڵە ژی 5 ساڵە ژی 3 ساڵە ژی سوکرانە بووە بۆی مێردەکەی لە دایرە لە تەکسیەکەیە لە شوێنی ئیشەکەی ئافرەتێ ئەو سوکنایی پێبەخشیوە ئیتر لەم سەرف بووە چوە بەلایەوە باش یا عینن شت پیاوەکە ئەبێ قەوام بێ بەسەر ژنەکەی لە ڕووی مادی و معنەویەوە پێداویستەکانی دابین کە لە سۆز و خۆشەویستی و عەطف و لە بابەتەکانی ژیان و ئەمانە بۆی نەکردووە باشە فەشەلی هێناوە لە موهمەی مێردایەتیە ئەنجا ڕواڵێ وەڵا ژنەکەم باش نییە بۆم کە پیاوانەوە ناکەن لە بەرەوەی ئافرەت زۆرە پایەکەن و ئەوە ناکەن زۆر سێرەکەی پیاو زۆر ناچێت سیحرە بکەن ئەڵێ ئافرەتێکی تر لە دەرەوە بە حرامی لەگەڵ یا موتاویت خۆ نازانین لە قیامەتە چەند لە سەری ئەکەوێ ئەمە چەند قورسە بێ بۆی و ئەمە لە قەبرە حاڵی چۆنە بێ چ سزایەکی لەسەرە ئەم دایان پیسەکە لەگەڵ ئافرەتێکی ترایکە ئیتر لەوێەوە ئەم هانابە بۆ ساحرە
ئەو ساحیرەش فرسەتی لێ هێنێ ساحیر هەیە خۆی لێزانە یعنی گەرەوە ئافرەتە بچێتە دڵیەوە ئەڵێ با خۆم نازی بکێشم لە بریمێردەکە بووە یعنی وتێتی بە یەک جەلسە چارەسەر نام تۆ پێویستە بەوەی 3 مانگ بەردەوام تو چۆم بکەی بۆی تا تەواو تێر بێلی باشە مامۆستا لە قسەکان تەواو هەڵێنجا لە زۆربەی کاتەکانە ئەم کەسانەی کە ساحیر و بەناو ساحیرش خۆلاوە چ کابرای ساحیر نەبێ و فێڵبازێ بێ هەیە فێڵبازە هەدەفی سەرەکییان یا جەستەکەی یا مادیەکە یاردوانێ زۆر باش ئێستا سوشال میدیا ئینتەرنێت تۆڕی کۆمەڵایەتی هاتووە زۆرجار باس دەواکرێت کە دانانی وێنە ژیانی تایبەتی خێزانی بۆتە ئامرازێک ئەم سوشال میدیایە بۆ ساحیرەکان وانی کە سحرەکان کە لە ڕێگەی سوشال میدیاکانەوە ئەو وێنانی کە دائەنرێت ئەتوانێت سحر لە کەسێ بکرێمە تاوەکو چەند ڕاستی هەیە بابەتە خۆی هەمووی وارد بوو و هەمووی کراوە و هەمووی دۆزراویشەتەوە ئێمە دیومانە ینی لەسەر ڕسم کراوە دیومانە لەسەر با بڵین شتێکی تایبەتی ئەو ئافرەتە کراوە لەشکەکەیەتی پێڵاوەکانێتی دیومانە لە هەدی بە هەدیە بۆی براوە جانتایەک بووە دیومانە ینی خراوەتە خواردنەوە بۆی خراوەتە خواردنەوە بۆی دیومانە ینی بە بۆن پێی دراوە هەر بە هەدیە دیومانە ملوانکە تەلیسمەکە لە ناویە بۆ کەشکانومانە خۆتان شکانوتان هێ ناویانە ینی ملوانکەیەک بووە زۆر جوانیش بۆ دەرەوەی لەبەر دروست کراوە ئێمە کە سیرمان کرد بەردەکە بەلەیەکەوە کێنرا و بە زۆر بە ناڕەحەت دیار بوو کە کردمانەوە ناوەکەی تەڵسیم ئیتر ئەو ئافرەتە ڕزگاری بوو ینی لەوەی کە تێکەوتە بوو کە شتی زۆر عەجیبیان تێکەوە ینی ئەمانە هەمووی هەیە هەمووی ئەکرێ و لەسەریشی بەکارێنرێ سوشیال میدیا ڕسمدانان ئەو ڕسمە کە ئەیبینێ لە مۆبایلەکان ناتوانێت شتێکی وای لێ بکات تا نەیکاتە کاخەزێک بەرجەستە کراوە ئیتر ئەوە چێ ڕایەکێشێ خۆی اعتیادی خاتە سەر وەرەقە و سیحرەکەی خۆی لەسەرەکە و هەمووی کاریگەری هەیە ڕۆڵا باشتر وایە ئینسان ئەو شتانەی تایبەتە بە خۆی بیپارێزێ و ئەو شتانەشی کە بۆی دێ بە هەدیە و بۆ شتانەوە ئەمە هیچ کەسانێک هەیە سیقەی پێیانەوە زانێ کەسی نزیکی خۆین و دۆستین و خۆشیانەوێ و لە مەسیرەی ژیانیا لەگەڵی بوون و سەرکەوتنی ویان ویستووە ئەمانە شکیان لێ ناکە بەڵام کەسانێک هەیە جێگومان یعنی با تۆزێ بۆ شتانەیە بچێتەوە کە زۆر باش بەدەر لە سحر لە ماوەکانی ڕابردووە لە هەرێمی کوردستان بەشتۆمڕ دروست بوو لەسەر بابەتی چاوزار لە ئاینی ئیسلامە شتێک هەیە بەناوی چاوزار و چاوە بەڵێ ئەوی ژار ئاەتی لەسەر و فەرمودەشی لەسەرە لە سوورەی فەلەقا کۆتایەکەی فەرمێ ومن شر حاسد إذا حسد ابن عباس فرمي من شر عائن إذا حسد چاوپیسێک کە حەسوود بێ کە کاریگەریە بێ و کاتە چاوەکەی چونکە خۆی چاوەکە نییە حەسەدەکەیە کاریگەری هەیە و حەسوودی یەکەم تاوانەکە لە ئاسمان ئەنجام درراوە یەکەم تاوانێکە لەسەر زەوی ئەنجام درراوە هەنی ئیبلیس بووە ئیبلیس بە حەسوودی بووە ئیبلیس من باشتر مرەوە بۆچی بێ مەسوودە بوو حەسوود بوو و هابیل و قابلیش ئەویان کە ئەوی کەیانی کوشت هەر لە حەسوودی ئاکوشتی بۆیە یەکەم تاوان لە ناو شایاطینەکانە هەر حەسوودی بوو لە ناو ئینسانەکان جار حەسوودی بوو بۆیە حەسوودی ئەسڵە لە شەیطانە بۆیە هەوڵە لە ئینسانە بەدی بکا و بەکاری بێنێ و لە ڕێی ئەو حەسوودیەوە تیشکێک دروستەکە و کاریگەری لەسەر ئینسانە بەجێڵە هەندێک گەڵێن تیشکی قەرینەکەیت هەندێک گەڵێن تیشکەکە لە چاویەوە دەرەچێ ئێستا دکتۆرێک لە ئەوروپا ناوەکەی بیرچوویەوە لە کورتە ڤیدۆکی خۆمە باسم کردووە دکتۆرێک لە ئەوروپا لێکۆڵینەوەی کردووە لەسەر چاوە تیشکی لێوە دەرەچێ بۆ بەرامبەر لە بەڵێ لێ دەرەچێ هەڵێ لێ دەرەچێ بەڵێ و ناوی تیشکەکە هێنێ بە مستەلاحاتی خۆیان من نازانم چیە بەزەڵت ئێمە ژەڵین احتیمالە عنی تیشکە بێکاری لەسەر بکەوە هەرچەنە شتە غەیبە ئێمە بەس لە دەقەکانە ئەوەندە هاتووە و حەسوودیە بۆ شێوە کاریگەریە بێ ئەو چاوە رسول الله صلی الله عليه وسلم قیسەیەکی دوور درێژمانێ لە بین دوو سەحابە ڕووەدا یەکێکیان خۆیشوە هەمیش ئەی بینێ معجبی پشتیە بێ جسمی و پێستی وانە ئیتر تەماشایەکە و ماشەڵڵا ناکە و تەبارەکە الله ناکەوەمانە رسول الله صلی الله عليه وسلم کاتێک کە کابرای هەن بۆ لای لە دەست و قاچ کەوتووە فەرمێ على ماذا يقتل أحدكم أخاه لەسەر چی یەکێ لە ئێوە براكي خويا كوشي إذا رأى منه ما يعجبه فليدعو له بالبركة أو ليقول ما شاء الله أقل يكي لأيوة براكي بيني شتيك تيايا أبو أبي سرسام كردبو بابلي ما شاء الله بابلي تبارك الله يعني دعائك خيري بوبكا أو أي تركاري قريت شاوك لا ويزانا ما نفرمونك أو يود أو كاري قريت شاوك نامنا كان ما قلنا أحبار نامي بس أقل نار ليو دعائي كاري قريت لسر بجابي الله وقلنا أحبار طبعا شاو خوشي هي خلقي جاي هی مناڵی خۆشەیە بێ ئاگادار بێ ئێستا سۆشیال میدیاش هەمووی چاویتیا زۆر باشە بێ ئاگادار بێ ئەمە هەیە بەڵام ئیتر یەکێ بڵێ نییە ئەو ئینکاری دەیان فەرمووداکات چونکە یەک فەرمودە نیە رسول الله صلی الله عليه وسلم فەرمێ العین
يضع الرجل في القبر والإبل في القدر شاو فرمي بياجي خاطر قورو اللي عنده وشريجة خاطر منزلو يعني تبكل كيف روشتنا بسر برا لفرمديك تنا فرمي الزور بي أمتك من الله آخر زمانه بتشاو بيسي لنا مش خلق خو ذات الدنياش حسودي لدى الإنسان زيادة كان حسوديش هو كعلي شاو ويخوي قربلي شاو كي لسطاصد حسوديك يا أخوي هم سير كردني إنسان ويران ناقة بس كحسودي لقلابه أو وقتيتر كاري قديه بيوش أعطيني شيء لسركنه وحسودي خوي تاواني كي زور قرص وقوري وأصلا الشيطان شابه يتواني لو تاوانه يزوج بكانت ما مصالة كوي قصة كانت أوم هون جارك ببي أو آياتاني استعانة بيك لو حديث ورواياتنا سحر بوني هي شورا كان شي دار كاري قرشي هي لسر الإنسان أم يربطكم بهريم كردستان وهمي يسال هريم كردستان لتشاسك سحر وساحر وجادو فالقري وقول برشتنا أنا دوانيك ساحر جنوك وساحر خوان ناسان دوا وانيك ما مصاي آياني شارزي زانسي شرعيشني وكو كسك خوانا سانو كما مصاي آينين كدعاء كان كنشتاء كان لتشاسك ما ترسيكي وتشون كسك كسحري لك رابو بزانتو خوي شارة سركات والله حمليكي قرتن بولا معوي بيشوا بداخ وزور بين راقيا كان قرتو كم ترساحيرا كان ينقر وراقيا كان هندي كان شايسي قرتن بولا كرد بيانا كسابت ومالي خلقيان في اخوارد وبابتانا بلام هندي كان ولاي شايسي قرتن نبود بوشي شايسي نبود لبروي زور يعني باريزو وزور لجي خويا يارمتي خلقيانا لو جاجا انا رزقاري كان بي اوي بارا ورقرن بي اوي دنيان بي هيج بس كتشير توجبون ووان يعني داواكين برشاوروني هبه زان كشايستي وكشايستيني اما بو اوشي كقرتوي انا اوشتي باش لا ساحر ولا راقي هالخلطين روس اختتي او شتي زور باشا جيد اسخوشي بلام طروشك فيك وانا سودين اقدر لهريمي كل سنه زور بو وكو باس معك الخلقه شي بدا ورقه دوريه كابينه لتركيا ديتو يتطاوب بالشيخ لخلق جا خوينا انا ساحر بخويا الشيخ بخويا الله على سري روحاني خويا وانا بخويا الله شار زال ليك دانوي خولو شار سر بقرآن أمنا وانا لخويني بس ترخو أمانة همي بيانا لخلطين خلقت بيجي فيسبوك بيجي فيسبوك زور لوانا زور لوانا حربون ساروقي شرعي أمنا بيج بو هنا عجائب اللي ياخذ أم هم راقية هي خلق بو بدا السحر وانا على شو زم راقية أنا خوان ساحر زور بان وزور يقل راقية كان يش بيونديان بجنة وكردوه أنت ساحر شيء بو كان أو إنكاري لنا كذا يعني وجن عاقل لا تو عاقلت له تو بس شاركوا سليماني كعفو بس يجنا فرق من ناوي ندير يجنا فرق من زنا وبينا لا سريت وش كيشان كردم باتو شي كيشان نبينو زالي خلق زانه بس شي والله ما اسا عادتك زي كردو اني كربت يا بجنه وهي زور او نفر خوي خلقي زور بيغان ايش كان لقال يعني واساش نعلم بهوي كرانو بروي او دولتنا وايران وتركيا بتايبت خلقي كي زور اتشيله بالدوره فيريا به بدروج بيزروج دوره قاع بينج ورقات ولي رد سكاتو كسابه دي باشا سيركي افرتي كي بولوي كوريكي بي شوي بيبكا اما افرتها هبوه او هل لو بيزور قيدرك دسك يجاري افرت هبوه دفتريان لي صندوق تو انا او كرواليكين بود ببد واي بوشي نبوه انجا او وقت اخوان لقال يا دان بي سي ان كردو انا باراني وكراكش بونا بو قصاش كيف فيديو قد الله كانوا كان شيخ بالله يعني زور خوزقا يعني بدواداتوني كي وردك را ومراقبيك او شخصانا كنا كشيء كان يعني هو بوئي كان بس بداخل يعني رقابيك نيه مراقبيك وردنيه او بابته زور بوا وجقال له واش كام ساحر وجاد وكلانا هنو ام راقية ساختة يعني راقية روية هل خويا واروية منالك نازاني بجواني قصبك يتا سوشيال ميديا ولا تيك توك لايف كات ولا جنت يا درك امورا افرت بي بي وكاله تيك توك جديد يا درك لو جان ذلك ميني افرت اي سادي يعني لسه تلفونك اما لا تشديني كاهي مالك شويه يعني براسي اما دجلنا بيت شي دجل باش ما مصاني اي لكن شيء اوانك خلقوا شاركنا قصيت يا كان بلام اوانش قصيت يا كان يعني ناتوان بابتك يقلاي كانوا بو خلق وضنجي عنا كاع شكو براسي ام خلق نازم خويا ابي باوكو دايكا كان كان يان بقرن كره كان يان بقرن كاع بيها وكان بجنا كان يان بقرن
بێگان لێ بێ پشتگوێ خستنە نابێ بۆ شێوەیە و تو هەرکەس ڕیشێکی هێشتەوەەوە ئامامەیەکی کردە سەری و کڵاوێکی هەڵایە سەرسەری دەستی کرد بە قسەکردن و قورئان خوێندنەوەمانێتی تۆ لێو بێتە ڕاقی و تۆ لێو بێتە عالیم و تۆ لێو بێتە پرۆفیسۆر لەو بوارەیە غەڵەتی برات و زۆر غەڵەتی ئەسەن ئەوە خراپتر ئەەکە دەردە زیاترەکە دەرمانی ناکە چونکە بەڕاستی چارەسەر لەوەیان نییە تۆ بێت لە سۆشیال میدیا چارەسەر وەرگری یا لە چاتە چارەسەر وەرگری ئێستا فێربوون تەلەفۆنە چارەسەر وەرەگرێ تەلەفۆنم بۆ بکە دەی با ڕوقیە بکەم خەڵک تەلەفۆنی بۆ من کردو دی ڕوقیەم کە لە ئەوروپا و تەواوی من هەر ڕوبەڕوژ نایکەم نەک بە تەلەفۆن ئێستا فێر بۆ ئاڵێ جنە نێرم بۆلات ئەو ڕوقیەتەکە تۆ لە ماڵی خۆ من جنی مسلمانم هەیە ئەی نێرم لە ژنە کافرەکە بە وای لێکاوە دەریکاوە جنەکە لە ناویابێ ئەبێ لە خۆی هەڵدا ئەمەش نەبووە بڵین لە شەرعە تۆ بە دارێ بەربیتە خەڵک جنیتیان دەرەکەم يعني ئێستا باسمان کرد ڕسوڵ چیە پێشەوە دەستی خسەر سنگە و گەنجە و ئەوەی پێوت ئەی دوژمنی خوا بڕۆ دەرەوە من ڕسوڵ الله ئەڵێن فەبەری تاو چاک بووە چێ دەرەوە ئەوانەی ڕاوەکان کە ئیجێڕنەوە بۆمان بەڵێ زۆر باشە مامۆستا پاسیۆم کرد کە کەسێک سحری لێکرا چۆن بزانێت کە سحریکا و نیشانەیەکی و چۆن خۆی چارەسەر بکە عادەتەن ئینسان کە سحری لێکرێت تەوازنی تێگەچێ ژیانی خۆی یعنی لە ژیانی ئاسایی خۆیان نامێنێت تەوازنی ژیانی تێگەچێ جاری وایە لە ڕووی خەوەیە جاری وایە لە ڕووی خواردنەوە طبعا ئەمە دوا ئەوەی کە چوو لە طب بۆی دەرکەو کێشەی نییە ئێستا ئێمە خەڵک هاتووە ئافرەت دوتوێتی من خەوم نییە دومانە فەحسی ڤیتامینەکان و ئاسن و کانزاکان کە کردوێتی کۆمەڵی ڤیتامین و ئاسن و کانزای کەم بۆ چاک بۆتەوە دوێتی خۆرپەمەیە چاک بۆتەوە علاجەکانی خواتە چاک بۆتەوە سحر نەبووە دە هەر ئەو ئافرەتە کە ئێمە وامان پێوتۆ دی وەڵی چوون بۆ لای فڵان و فیسار ڕۆژکەی یاومەتیە و خورمای یاومەتیە و ئاوی یاومەتیە و نازام هەنگوینی یاومەتی و دی ئەمانە بخۆ بەسەری خوێندومە و چاکە بی و استفادەشم لێ نەکردو قورانی بەسەرا خوێندوم چاک نەبوو یا آخر تۆ کێشەکە طبی بوو کێشەکە سحر نەبوو بۆیە سەیرەکەی تەوازنی تێگەچێت دوا ئەوەی کە دەرکەوت کێشەکەی طبی نییە بێ جارێ ئافرەتان مادەی ئاسن و ڤیتامین بی و کالیسیۆم و ئەو بابەتانە ڤیتامین دی و ئەمانەکە کەم ئەبێ لە لەشیانە یەکسەر وازان سحریان لێکرا سحریش نییە ئەڵە دایمە سەرمێشەیە شوێنێک لە لەشمان لێیە قاچم وایە ئەمە هەمووی کەمی و ڤیتامینانەیە پێویست ناکا بچن بۆ لای کەس بڕۆن فەحسکەن و تاو جاری وا هەیە با بڵێن تەوازنی تێگەیان لە قسەکردنە زۆر ئەڵێ یا هەر هیچ ناڵێ جاری وا هەیە با بڵێن لە نان خواردنە تەوازنی تێگەیە ئەگە یەگرێ بە شتێکەوەی خوایە هەر هیچ شتێ ناخوای تر جاری وا هەیە با بڵێن خەوی ناخۆشە بینێ دووبارە هەمووی وەکو بڵێ شوێنێکەوە بەریێنەوە ئەمانە علاماتی زۆرە ئەم علاماتانەش با بڵێن هیچی لە دەقانە هاتۆ بڵێ ئەمانە علاماتی سحرن ئەگونجێ ئەو شتانی لێ بقەومی و سحریش نەبێت بەڵکو ئەم علاماتانە بە تەجروبە زانراوە هەیە 26 علامەت هێنێ هەیە 11 هێنێ هەیە 15 هێنێ ئیتر تووڕەبوون و هەڵچوون و شەڕکردن و تەنگە نەفەس بوون و ئیتر غازاتی زۆری مەعیدە طەبیعی نەبێ و با بڵێن ترشەڵۆکی مەعیدە طەبیعی نەبێ و زۆر نیشانە ئاهێنن با بڵێن لەرزین و بانوونە لە کاتی قورئان خوێندنا ئەبورێتەوە و ئەوە زۆر ڕوونە یعنی لە کاتی قورئان خوێندنا بورێتەوە علامەتێکی زۆر ڕوونە بەڵام سەبری لەسەر بگرێ با بورێتەوە با بەردەوام بێ لە گوێگرتن چاکە بێتەوە هیچ بە ترسیش ناکات چونکە بەڕاستی چه سحر بێ چه چاوپیسی بێ چه مەس بێ هەرسێکی لە کێوەیە شەیطانیش الله جل جلاله بارەوە فەرمێکی ئین کەیدە الشەیطانی کانە ضعیفە فێڵ و پلانی شەیطان لاوازە کۆتا قسە چیە بۆ کەسانی کە پەنا بنە بەر ساحیر ئەوانەی کە خودی سحرەکەکەن و بۆ خەڵک بە شێوەیەکی گشتی کاتێک کە ڕۆبەڕی گرفتێکی لەو زۆر نابێتەوە وەڵاهی منۆکو خۆم با بڵێن ئەگەر هەر شتێکم دیبێ لە کەس و کار و خەڵکی خۆمە نزیک نەمناردە بۆ لای هیچ ڕاقیەک لەو ڕاقیانەی کە با بڵێن زانیومە قۆڵ بڕ و ساختەچی و دەست بڕن یەک دوو کەسێک هەبووە لەم شارەیە کە سیقەمان پێکردوون و بە کەسانێکمان وتووە پرسە و ڕایە بەو بکە ئیتر یەکێ لەوانش لای داوای ڕاستی بێتر خەڵکمان بۆلان نار بەس دانێکی تریان هەر مابوو تا لە مەخیرەوەی جوازی لێ هێنا چونکە بەڕاستی ئەو شتان ناڕەحەتێکە بەڵام وەکو خۆم کە نەسیحەتی خەڵک بکەم بۆ بابەتە پێویستێ بەوە نییە بڕۆی بۆ لای کەس خۆت ئەتوانین چارەسەری خۆت بکەین چارەسەرەکە لە بەردەستە بەس تۆ لێی دوور کەوتوی دەتەوە والله ئەگەر تاوانبار بی تەوبە نەکەی هەموو دنیا ڕوقیەت کا چاک نابی چاکیش ببی بۆ ڕوقیەی ئەو لە جێگایەکی ترەوە بۆت دێتەوە
بە شێوازێکی تر بۆ دێتەوە لەوانەیە چاک بیتەوە لەو بڵین بورانەوەی و لەو خەیاڵ ڕۆشتنە و لەو تووڕەبوونەت و لەو قسە نەکردنەت و لەو نان نەخواردنەت و لەو نەخەوتن و شتت چاک بیتەوە بەڵام لەوانە لە شوێنێک ترۆ زەفەرە پێبەرە زینات پێ بکە لە شوێنێک ترۆ زەفەرە پێبەرە تووشی با بڵین مەشروب خواردنەوە بکە لە شوێنێک ترۆ زەفەرە پێبەرە ڕیبا بخۆی بۆیە تۆ باشترین شت بیکەی یەکەمین شت ئەوەیە تەوبە بکەیت و بگەڕێتەوە بۆ لای ئەڵڵا چونکە تەواب إلا سەرکەوتووە بێ الله سبحانه وتعالى فرمێ توبوا إلى الله جميعا أيها المؤمنين لعلكم تفلحون أي إيمان داران هەر هەمووتان تەوبە بکەن و بگەڕێنەوە بۆ لای ئەڵڵا لە کەم و کوڕەکانتان ئێوە سەرفرازە بن ئیتر سەرفرازە بن و سەرکەوتووە بن بەسەر جنە بەسەر شەیاطینە بەسەر نەخۆشیە بەسەر ژیانە بەسەر هەموو شتێکە تا ئەگەنەوە بە ئەڵڵاوتان خەتە باشتر دوا ئەو بەردەوام پەنا بە ئەڵڵا بگرێ لە شەیاطین ئەوەی لە ذیکرەکانە هاتووە بتايبت قل أعوذ برب الفلق قل أعوذ برب الناس علاجي أخير أولي سحر تشاوبيسي ومس أو دو سورة رسول الله صلى الله عليه وسلم فرمي من قرأهما حين يصبح 3 مرات وحين يمسي 3 مرات كفته حركة سبيانيان سيجار ويواران سيجار بيخواني بسيتي علاجيك وفرمي هاوشيوان لتوراة إنجيل دانا بزيوان وعلاج وأفرمي أمدو سورة رسول الله صلى الله عليه وسلم فرمي خوي شواني خويند سيجار وفي يكر بدسي أو دسي أنا بهمو يعني وأفرمي أشي خويند بدسي أو دسي أنا بحسن وحسين إيشا وهر كاتك يجي فرمي إذا اشتكى هر آزارنا راح ديك يبقى خويند بهمان شي ودسي أنا بخويا و لا مسند إمام أحمد هات وفرمي تعويذات زور يا خويند بس كأودو سورة دابزين إتر زياتر ودواني بكارينا رسول الله صلى الله عليه وسلم بوي براسي أودو سورة علاجه بعقبي كري عامر فرمي أودو سورة بخوانا فرمي ما تعوذ بمثلهما هيك وأونات بارزة يعني ستو أودو سورة هي بوجي دستي بيا وانا أجري صحابة هم يخوي بوا علاج كدوا تابعي هم يخوي بوا علاج كدوا إمامي أبو داود لسنة كيا فرمي صحابة كانوا تابعي كانوا تابعي كانوا فرمي أودو سورتان بوشي وخوين دنا بسر خويانا فيري من على كان يعني كر حل من عليه وأفرميك من ندي ولا عن بكاري نهينا وعلاج بينا كاين باش توبو بأعقالي يعني كارثات ما هبوا تبان ودو سورة بكاري بين تدي أجل نيزانم شيء أجل لبرمنا بيجي كدو سورة زور كرتا يعني براسي يا كم ين قل أعوذ برب الفلق فأنا بقرب الله لو شري لا سرتاي رجعها من شر غاسق من شر ما خلق هر شر خلقي كذا من شر غاسق أو شر لا سرتاي شواها دعاء نفاثات وساحرة كان في العقد أنجى حاسد إذا حدد والشافيسي يعني صورتك بخوي تو أخات بناي الله ولا هم يانو بارزة ولا أعوذ برب الناس ملك الناس إله الناس وسجورك توحيدا ألوهية وربوبية وأسماء وصفات درسك له فأنا بقرب بروردقارة توحيدك أو سلامة به أو بارزة لشر وسواس خناس أو إلى شيطان أو خناس أو كنهيني يبود وأويك لصني خلقي هي أو إلى صني خوش تجاري وياك بيوتري وسوسة قهري توشي إنسان بالله هم يتبارز يعني تبوشي أقداري أم صورتانني وذكر كان بيانيان وإعلان بخوانه وهو البدأ سورة بقرة بخوانه رسول الله صلى الله عليه وسلم لباري سورة بقرة وفرمي لا تستطيعها البطلة أخذوها بركة ولا تستطيعها البطلة تسبيه وقرتني بركته وبطل سحرا يعني ساحر كان يشنات وانا زفر في برنقة تورق سورة بقرة يا بي آية الكرسي رسول الله صلى الله عليه وسلم فرمي هركس يشوف بخوانه تابع يعني حافظك يا بي لأن الله يبارزه وفرمي بروجيش بخوانه حافظك يا بي ولا يبارزه آية الكرسي ترى أعظم آيات في القرآن ذكرك بسيط كي تدروا ولا ماله بسم الله توكلت على الله ولا حول ولا قوة إلا بالله رسول الله صلى الله عليه وسلم فرمي هركز وبخوانه ملايكان لين هديت وكوفيت هدايات إجدرابيتو أشبار يزري أفرمي الشياطين كان يشكبيك جن كان الله بابرم أو كسا بيالكم قمرايكم على يكبي الله بكيوري تشد درقتنا ذكري خندو يعني أمانة شتاني كي زور بسيط رسول الله صلى الله عليه وسلم نزل منزلا لهرجة قاعدة بسيط لهرجة يستبم يعني تو بالله أعوذ بكلمات الله التامات من شر ما خلق هيك شيء لنا هاي التواب تعالى وشي ناري يعني خلق دور كودوت ولا دينك دور كودوت ولا ذكر وأوراد ودور كودوت ولا التوحيد ودور كودوت ولا التوبة ودور كودوت ولا التقوى والتقوى يا الله بك خذ بقرا ولا حرام خواردن حراما جامدان الله سبحانه وتعالى خويا فرمى من يتق الله يجعل له مخرجا دروي ليك هذا شهر سنة بطاو خويا فرمي ومن يتق الله يجعل له من أمره يسرا اشتكى أنا أبو أنسانك توكل بالله توكل بالله بك
دور كورو لشعر إنه ليس له سلطان على الذين آمنوا وعلى ربهم يتوكلون توكل با الله نكد توكل بالراقية كي أما خوي كان سادة توابزاني أو كسير رقيتك يدرب وأنا بتشار سر نبي وأنا بتشاق نبي وكرب أخوة يا الله سبحانه وتعالى وإذا مرضت فهو يشفين يعني براسي ركار كان زور زياد لنوزدا بيز ركار هيك هم شرعية أجر بيته بيجي يعتبر إما لمحاضرة كباس ما نكردوا له يتوب كمان أتيادي بيجي يعتبر لو قناعتهم خلق شهر سر بيبيسي بونا بيترسل كبلا أمر راقي أو راقي أو راقي أو راقي وبازاري ساحرة كان إيش كم بيته كبراسي أجر إنسان كان بقشتي لكم الجاء كهميان بدين بن ونزيق بن لبروردگاري خويا وشياطين ده صلاتي لسريان بكذا صلاتي لسريان أن أبو ساحرة كان إيش بازاري النامنة والله ما داخل يوم بهوي تاوان وخرابي خوان وبينته هوي ويكا بازاري أو ساحرو بابرين جادو قرانا قرن ببيع وبتوان أوانش كسابتي خوان بكانوا وبتوان شيش بين لا أو كاتشة بردسيان لا فرتها إما دوباره سپاس دەکەین مامۆستا سپاس بۆ فرتە هیواداریان بەرنامە بگاتە شوێنی خۆی و چی دیکە هاوڵاتی و کەسە خەڵک نەم لە قوربانی دەستی و کەسانی کە بەناو ساحیر یاوەتە ساحری ناخۆتە کەسانی ساختن ئەسڵەن پەیوەندیان بە سیحریشەوە نییە کە وەکو مامۆستا ئاماژەی پێکرد دەست درێژەکەنە سەر ناموسی خەڵکی و هەروەها تەماکەنە پارە و مادە و ماڵی خەڵکەوە دووبارە سوپاس دەکەین مامۆستا زۆر سوپاس دەکەم بەڵام بەڕێزانم شاتینە کۆتایی دیداری ئەم جارە تا دیداری ئایندا